هجمارکا ولاتیان کو بانگشاوی که دیکنه پشکنه ده پروژه چاویلاندا لهمبر پروژه خرابونک انجام دان. سروک جوادا کارگر یا چاویلان جید بیشتن جه 9000 کسان کو پشکنه ده پروژه دا بتنه 40 کس خرابوینه. کدگل واندا گلک کس هبون کو خودان پشک نبون و ارمانجا دروست کرنا ولاتیه و زیان گهاندن به پروژه او خرابونه انجام دابون گوتی جه هجمارکا شوان کسان هاتینه ده سرکرن کو خودان پشک نبوینه. اما خەڵکی کیان لە پشتەوەی دەستی کیان لە پشتەوەیە ئەمە دەکاریان بۆ کردووە خەڵکانێک گەنێرن کە پشکیان نییە یعنی من ملاحەزەم کرد هەرزەکاری تیا بوو ئەمڕۆ کەسانێک هاتبوون مناڵ بوون مناڵ لەگەڵیان من هەرزەکاریان تیا بوو ئەمانە هەژدەشیان تەواو نەکردو تەمەنی هەژدە ئەوانەی ئەمڕۆ هاتن و خاوەن پشک خۆیان پیشاندا دەستگیر کراون تیانە خاوەن پشک نییە یعنی هیچ پەیوەندیشی بە پشکەکانەوە نییە خاڵێکی کەشەوە چەند هەفتەیەکە بێ من ملاحەزاکەم دەستگا کەناڵە حیزبیەکان حملەیەکی زۆریان کردو لەسەر مەوزوع ئیشی لەسەرەکەن نازانم یعنی چی ئەیانێت چی بەرنەوانەیانێت چی بگێنن هفدم هجمارک جه هولاتیان ده تورن جواکی ده آماجه پیکی کرینه که بچک جه میدیایان به ارمانجا لیدانا ولوینا گشتیاری سلیمانیه که ای سال هفبرکرند گل سالن بریا نهادا زیده بویه. قباره نارازی بونه مازن کریو و دخوازن روشا گشتیاری سلیمانی تک بدن. هر واسا آماجه پیکی جدکن خودان پشک به چه آواز زیانه خود گهینتن ده دمکی دا کمپانین دنهنه پشکنوان ده هند دا کتینه و کس جی آخفتنا ناکت. ئەم منطقی ئیشکردنە دیارە کە ئەمانە ئەو ئیشەی کەن لە زەرەری پرۆژەکە و زەرەری خۆشیانە ئەکەوێتەوە ئەگەر خاوەن پشک بن ئەتوانن داواکاری خۆیان هەرچی شتێکیان هەیە لە ڕێی دادگاوێک لای بکەنەوە ئەتوان بێن لە ڕێگەی گفتوگۆ قسە لەسەر بکەن بەڵام خاوەن پشک نابێت هەوڵ بات بۆ زیانگەیاندن بە پشتی خۆی لە هەموو عالەمیشا هیچ کۆمپانیایەک خاوەن پشکەکانی نایەن هەوڵ بۆ زیان بێنن بە پرۆژەکە. من وەکو خاوەن پشکێک هیچ لاریم نییە لەوەی کە ئێستاکە هەموو کوردستان ڕوبەڕووی قەیرانێک بۆتەوە لەبەرەوە هەنێشت هەیە بێ چاپۆشی لێ بکرێ بە تایبەتی ئەم پرۆژانە بەدەست هیچ کەسێک نییە وەکو خۆتانەزان قەیرانە ئەمڕۆ بە ناوی هەموو ئەم پشکانەوە هاتوونە دەرگا ئەگرن و شتی ناشرین ئەکەن لەبەر ئەوە من نامەوێت هیچ کەسێک نوێنەرم بێ وەکو خاوەن پشکێکی هیچ کەسێ بە نوێنەری خۆم نازانم من خۆم نوێنەری خۆمم. ئیدارە چاویلاند بیشتن هەیەما چەند ڕۆژانە چەند کەناڵە حەزبیان دیاریکری مژیلی پرۆپاکندنە بۆ وێ خرڤەبوونێ هەفدەم کەناڵە پەیام ڕاگەهاند نوچەگەهانێوە و کامیرامانێوان لێ خرڤەبوونێدا هەمبەر چاویلان ji aliyê hêzên asayişê ve bayan makî hatine destserkirin. Ev demekî de dê rojên cejnê rêjê hatina geşyaran bi taybet geşyarê navarast û başûra Iraqê bi herêma Kurdistan û Silêmaniyê bi rêjeka zav zêde kiriye. O bi tenê di çend rojên derbasbûyî de yên cejnê zêtir ji 100,000 geşyaran seredana çavîlan kirîne. Di heyema 2 salên derbasbûyî de beşek ji xwedanê pişkên çavîland bi sedema qazançnekirin jê projeyê gileyî û nerazîbûn gihandîne îdareya projeyê. Îdareya projê jî dêkvanê yasayê de bersiva wan de ye û sedema qazançnekirin jî vegeraniya bû sedema xerabiya rewşa aborî herêmê û krîza darayî.